سڵاو بینەران من ئێستا لا مۆنومنتی قەزای چەمچەماڵم وا بڕیارە پاشکەمیشی تر کۆنفرانسی دووەمی یەکێتی جینۆسایدی کوردستان بەڕێوە بچێت من بۆ زانیاری زیاتر لەسەر چۆنێتی بەڕێوەچۆنی ئەم کۆنفرانسە ئەچمە لای دکتۆر هەژار ئەندامی کۆنفرانس کاک دکتۆرم کاتت باش ئەم کاتان باش و بەخێراتن ئەگەر زانیاریمان پێ بدەیت لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە بەڵێ دیارە ئەمڕۆ دووەمی کۆنفرانسی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لە شاری چەمچەماڵ مۆنومنتی ئەنفال شاری پایتەختی شەهیدان ئەنفال کراوانە جامەدرێت ئەمە دووەمین کۆنفرانسەوە یەکەمین کۆنفرانسمان لە شاری کەرکووک بوو لە ساڵی 2021 و دو ساڵ جارێوا بڕیارە یەکێتی نووسەرانی جینۆساید کۆنفرانسی خۆی ئەنجامداوە ئەم کۆنفرانسی ئەم جارە بە دروشمی یەخستنی تواناکانی قەڵەم لە پێناو کوردستانێکی بێت جینۆسایددا. شێوازی کۆنفرانسەکە چۆن بەڕێوەچێ ئەو کەسانە چێن ئەتوانن دەنگ بدەنیان ئەو کەسانەی کەوا بەشدارە بن لەم کۆنفرانسە کێن و میکانیزمی هەڵبژاردننی ئەندامەکانی چۆنن. بەڵێ دیاراشکرێ لای هەمومان لە کۆنفرانس هەموو ئێمە ئەنجومەنی باڵا و سەرۆکی یەکێتیەکەمان هەیە ئەمڕۆ کە کۆنفرانسە بەسترێ هەمومانە بینەوە بە ئەندامی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کورد و کوردستان و ئەمڕۆ لەم کۆنفرانسەدا ئەندامانی یەکێتی نووسەران هەمویان دەتوانن خۆیان هەڵبژێرن و لێرە دەستەیەک هەڵبژێرێکە پێڵێن ئەنجومەنی باڵای یەکێتی نووسەران و پاشان سەرۆکی یەکێتەکەش هەڵبژێرێت و هەموو ئەندامانی کۆنفرانس دەتوانن خۆیان هەڵبژێرن و کراوەیە هەڵبژاردنەکە بە دەنگدانی ڕاستەوخۆ و کراوە هەڵبژێرێت. زۆر سپاس بۆ دکتۆر هەژار ئەندامی کۆنفرانس. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر. بەڵێ ئەوەی جۆبیستی بوون زانیارەکان بوو لە دکتۆر هەژار ئەندامی کۆنفرانسی دووەمی یەکێتی جینۆسایدی کوردستان من ئەمێ ئاماژە بەوەکەم لە ئێستا ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ پەیتا کۆمەڵێک لە میوانان و ئەو کەسانی ئەتوانن دەنگ بدەن لە هۆڵەکە ئامادەن ئەمێ ئاماژەش بەوەکەم وەزیری وەرزش و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز محەممەدی حەمە سەعید ئامادەیە و پاشکەمیشی ترەگاتە هۆڵەکە و بەشدارە بێت لە مەراسیمی بەڕێوەچوونی دووەمین کۆنفرانسی یەکێتی جینۆسایدی کوردستان من لە دوایین زانیاریەکان ئەگەڕێمەوە لای ئێوە.